زیاد لە 6 مانگە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە چووە، بەڵام هێشتا حکوومەتی نوێ پێک نەهێنراوە و دۆخی سیاسیش با چەقبەستووی ماوەتەوە. تا ئێستاش ئاسۆیەک بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە بەدی ناکرێت. دوای ڕاگەاندنی خەڵوەتی سیاسی لەلایەن موقتەدا سەدەر، ئێستاش هیچ کۆبوونەوەیەک وا دانووسانێکی فەرمی لە ئارادانیە، بەتایبەت دوای ئەوەی مانگی ڕابردوو هەموو هەوڵەکان بۆ پێکهێنانی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی شکستیان هێنا. بابڕۆی چاودێران دوای کۆتاییاتنی مانگی ڕەمەزان و بەر لە تەواوبوونی وادەکەی موقتەدا سەدەر، چوارچێوەی هەمانگی تاوتوێی بژاردەی مانەوەی حکوومەتەکەی مستەفا کازمی دەکات. باپی زانیاریەکان لەو بژاردانەی بۆ چارەسەری خەیرانی سیاسی عێراق لە بەردەستدان دووبارەکردنەوەی هەڵبژاردنە لە ڕێگەی هەڵوەشانەوەی ئەنجومەنی نوێنەران، بەڵام لە ئێستادا ئەم بژاردەیە بە قوڕسدا دەنرێت. باهۆی گۆڕانکاری نەکردن لە یاسای هەڵبژاردن هەروەک کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانیش ئامادەی سەر لە نوێ بەڕێوەبردننی هەڵبژاردنێکی دیکەی نییە، ئەو کات گرفتی بایکۆتی هاوڵاتیانیش لە ئارادایە. بژاردەی دووەمیش دامەزراندنی حکوومەتی تەوافوقیە. ئەم بژاردەیە یەکێکە لە ئەگەرەکان، بەڵام دژی خواستی موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدرە کە دەیەوێت لە حکوومەتی داتوودا پشکی تەواوی شیعەکان بۆ خۆی ببات و ڕکابەرەکانی وەلا بنێت. لە ئەگەری سەرنەکەوتنی ئەو دوو بژاردەیە پێکهێنانی حکوومەتی زۆرینە وەکو ئەگەرێک ماوەتەوە، بەڵام ئەمیش ڕوبەڕووی بربەستی سەیەکی پەخەری پەرلەمانی لەلایەن چوارچێوەی هەمانگی دەبێتەوە کە ئەستەما بتوانرێت کۆبوونەوەی پەرلەمان بۆ ئەم مەبەستە بکرێت، مەگەر دادگا بڕیاری نوێ دەربکات. کۆتا بژاردەش کە چاودێران و چەند سەرچاوەیەکی هەواڵ ئاماژەی پێدەدەن ڕازیبوونی چوارچێوەی هەماهەنگیە بە بەردەوامبوونی حکوومەتەکەی مستەفا کازمی بە چەند گۆڕانکاریەکی کەم لە کابینەکەدا. سەبارەت بەم پێشنیازە ڕۆژنامەی ئەلعەرەب راپۆرتێکی بڵاو کردوێتەوە تیایدا ئەوەی ئاشکرا کردووە. چوارچێوەی هەماهەنگی ترسی لەوەیە کە دوای کۆتاییاتنی ئەم ماوەیی کە دای نابوو، موقتەدا سەدر داوای دەست لە کارکێشانەوەی حکوومەت بکات. بەم جۆرە نەک هەر بۆشایی دەستوری دروست دەبێت، بەڵکو بۆشایی لە دامەزراوە حکومیەکانیشدا دێتە ئارام. ئەو کات سەرۆک کۆمار خاوەنی گەورەترین کوتلەی پەرلەمانی با پێکهێنانی حکوومەت ڕادەسپێرێت، ئاماژ لەگەڵ خواستی سەدر یەک دەگرێتەوە. باپی ئەو سەرچاوەیە گەرچی چوارچێوەی هەمانگی بەردەوام لە بۆسەدا بووە بۆ ڕەخنەگرتن لە حکوومەتی کازمی، بەڵام بەهۆی ئەوەی کە سەدر هیچ نەرمیەک نانوێنێت و هیچ ئومێدێکیش بۆ بەشداری لە حکوومەتی داهاتوو لە ئارادانیە، ئێستا چوارچێوەی هەمانگی ئامادەیە پشتیوانی لە بەردەوامبوونی کازمی بکات. بە بڕوای چاودێران بە هەڵبژاردنەوەی حەلبووسی بۆ سەرۆکاتی پەرلەمان، لە ئێستادا بەردەوامبوونی کازمیش لە سەرۆکاتی حکوومەت بۆ دوورخستنەوەی ئەگەری پەراوێزخستنی چوارچێوەی هەمانگی ممکنە و بە باشترین بژاردە دادەنرێت. لە راپۆرتێکدا ڕۆژنامەی واشنگتن پۆستی ئەمریکی پێی وایە کە کازمی کەسێکی هاوسەنگە و دەیەوێت کۆتایی بە ناکۆکی ئێران و ئەمریکا بهێنێت، هەروەک پشتیوانی نێودەوڵەتیشی بۆ مانەوە هەیە، بۆیە لە کۆتاییدا بەردەوامبوونی حکوومەتەکەی بژاردەیەکی بەهێزە.